نەخێر خەڵک بەڕاستی هیوا ئومێدی زۆری هەبوو کە دوای ڕاماڕینی ڕژەمی بەعەس ینی ئەو هیوا ئومێدانەی بێتەدی بە تایبەتیش خەڵک لە پێش ڕاپەڕین لە بەردەم چەسانەوەی نەتەوەی و تەنانەت سینایەتیش بوو لە کوردستان پێیان وابوو کاتێک کە دەسەڵاتی خۆماڵی دێت جلەوی دەسەڵات دەگرێتە دەست ئیدی ئەو دەسەڵاتە دەکەوێتە خزمەتی خەڵک و جەماوەری خەڵکی کوردستان بەداخەوە بەڕاستی لە 30 ساڵی حکومڕانی کوردی گلەی زۆر هەیە لەو دەسەڵاتە کە وەک پێویست نەیتوانی بەرهەمەکانی ڕاپەڕین کە بەرهەمی خوێنی شەیدان و ماندووبوونی پێشمەرگە دێرینەکان و ئەو جەماوەرە ڕاپەڕیوەیە کە ڕاپەڕینی ئەنجامدا بەڕاستی ئەوە نەبوو کە بەو شێوە بە هەدەر بدرێ هەموو عەدالەتی و گەندەڵی کێستا لە کوردستان هەیە مای نیگەرانی خەڵکە تەنانەت پەشیمان بوونەوەی بەشێکی ئەو خەڵکەیە کە بەشداری ڕاپەڕینی کردەوەی کە ئەو ڕۆژە ڕۆڵی کارەکتەری گرنگی هەبوو لە سەرخستنی پرۆسەی ڕاپەڕین. ئەو ڕۆژە بەڕاستی ئینسان دەتوانێت بڕێت زەماوەندێکی گەورەی نەتەوەیی بوو. من دوودی من کە بەڕاستیەکی هەرگیز لە یادم ناچی زۆر شتیشم لەسەری نووسە ئەویشەوێ بەشداری سەرجەمچین و توێژەکان ژن داکە شەهید لە ڕاماڵینی دەستگادا پرۆسێنەرەکانی باز بوو ئەوە دیمەنێک بوو کە بەڕاستی هەمیشە ئینسان هەر یادی دەکاتەوە بە هەر شێوازێک لە شێوازەکان هی دووەم بەڕاستی ئەو ڕۆژە هاوکات بوو بە لەگەر ڕێککەوتن نامە 11 ئازاری ئافتا دەستگا دیماگۆزیەکانی بەعس من بەبیرمە ڕادیۆکەی بەعس باسی لەوە دەکرد دەیگوت ئەوڕۆ خەڵکی منطقەی حکومیزاتی یادی 11 ئازاری ئافتا دەکاتەوە بۆی کە چاواشەی ئەوە بکە کە خەڵک باسی ڕاماڵی بوو لێرە خەڵک باسی ڕاماڵی وەکو دەسەڵاتێکی سەرکوتکەر بەڕاستی یعنی ئەو ڕۆژە جەژنەشی نەتەوەی زۆر گەورە بوو بڕوا دەکەم ئەوانەی کە ئەو ڕۆژیان بەبیرە هەرگیز لە یادی ناکەن. سەرەتا پیرۆزبایی 30یەکەمین ساڵ یادی ڕاپەڕینە شکۆدارەکەی بەهارینەوە یەک لە خۆم و لە تەواوی خەڵکی کوردستان ئەەکەم ئەم بۆنەیە بە هەل دەزانم کە درود بنێرم بۆ ڕۆحی شەهیدان سڵاو لە پێشمەرگە قارەمانەکان ڕاپەڕینە شکۆدارەکەی ساڵی 91 بەرهەمی ڕەنج و خەبات و تێکۆشانی سەدەیەک خەباتە بەرهەمی دوو شۆڕش و ڕاپەڕینە بەڵام ئەوەی کە خەڵک چاوەڕێی دەکرد لە شۆڕش هێشتا پێی نەگەیشتووە ئامانجەکان و ئەهدافەکانی سەورەکەمان هێشتا نەخەمڵیوە گەلی کوردستان لە دوای 31 ساڵ تێپەڕبوون بەسەر مەزنترین ڕاپەڕیندا هێشتا چاوی لەوەیە ئەم حیزبانە تەنها یەک دەنگ بن تەنها یەک ڕیز بن لێرەدا ئومێد دەخوازین کە ئیدی بەسە بێ ئومێدی با پارتە سیاسیەکان هەوێنی یەکڕیزی و تەبایی و برایەتی و پێکەوەژیانی نێو خۆیان بن ئەوەی کە خەڵک چاوەڕێی دەکا بژێوی ژیانی باش بکرێ ئەوەی خەڵک چاوەڕانی دەکا ئەوەیە کە ئەو بەندە دەستوریانەی کە پەیوەستە و پەیوەندیدارە بە مافی گەلی کوردستان حیزبە سیاسیەکان بچن لە عێراق دیفاعی لێ بکەن داکۆکی لێ بکەن جێبەجێ بکەن نەک لەسەر پۆستێک 2 مانگە وڵاتێکی گەورەی وەکو عێراق کە 41 ملیۆن کەسە بە خۆیانەوە مەشغوڵ کردووە ئەو ئامانج و ئەهدافانەی کە خەڵک هەیبوو شۆڕشەکە و حکومەتەکە هێشتا نەیتوانی وەکو خۆی بەدی بێنێ ئەمە وا پێویستەکە وا ئیجابەکە جارێکی تر حکومەت و حیزبە سیاسیەکان بە بەرنامە و پرۆگرام و ئەجێندای خۆیانە بچنەوە بە ئامانجی ئەوەی کەوا ئەو خەلەل و ئەو ئاریشە و کەم و کوڕیانەی کە لە خزمەتکردنی خەڵکە هەیان بۆ چاکی بکەن چونکە خەڵک دوای 31 ساڵ چاوەڕێی ئەوەیە بەرهەمی ئەو شۆڕشە بچنێتەوە کە دەیان هەزار شەهیدی لە پێناوە بەخشیوە دەریایەک خوێنی داوە هەموو ئەمانەوە ئامادە دەکات بەڕاستی شەرمەزاری خوێنی شەهیدەکانمان بین.